وڵایزان لە سەرەتای بەرنامە ئاماژەمان پێکرد ساڵانە لە کاتی ئەنجامدانی فەریزەی حەج گەشتەکانی سونەتی عومرەوە سەچکە لە کاتی ئەنجامدانی فەریزەی حەجە گەشتی عومرە ئەنجام نادرێت بۆی زەختێکی زۆر لەسەر وڵاتی سعودیە و شوێنە پیرۆزەکان دروسە بێت ناکرێت ڕێگە نادرێت دوای تەوابوونی فەریزەی حەج گەشتەکان دەست پێەکەنەوە. بۆی بزانین هەر بەگشتی بارەدۆخی حەجی ئەم ساڵ و وەروەها دەستپێکردنەوەی گەشتەکانی عومرە و ڕێکار و ڕێنمایان نوێیانەی کە هەن میوانداری زۆر بەڕێز کاک حاجی ئامانج پارێزانیمان کردووە کێکێکە لە خاوەن کۆمپانیەکانی حەج و عومرە. کاک حاجی سڵای خوات لێبێ و ئەگەر گوێت لێمان بێ پێشەوەی بچینە سەر بابەتی کردنەوەی گەشتەکانی عومرە بزانین بەگشتی بارەدۆخی حەجی ئەم ساڵ و حاجیانی کورد چۆن بوو چۆن پرۆسەکە ئەنجامدرا. بەڵێ بەناوی خۆی بەخێندەی میهرەبان سەلامی خوا لە بەڕێزتان و لە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە سەلامی خوا لە هەموو حاجیانی ماڵی خوا بەگشتی سوپاس بۆ خوای تەعالا ئەم ساڵ پرۆسەی حەج بەڕێوەچوو زۆر سەرکەوتووانە زۆر بێکێشە و مەشاکل سوپاس بۆ خوا هەرچەندە لەڕووی ڕێژەیەوە ڕێژەیەکی یەکجار زۆر ماشەڵڵا حاجی ئەم ساڵ بەردەوام بوون یانی خەڵکی زۆر هاتوو بۆ حەج بەڵام سوپاس بۆ خوا لەگەڵەوەیشا کەمترین کێشە هەبوو کەمترین الحەمدوللا تەلەفیان. ساڵانی ڕابردووتر زۆرێک لە وڵاتی سعودیانی زیاتر خەمیان هەبوو لەوەی کە ئەو ڤایرۆسی کە هەبوو بڵاو ببێتەوە. ئەم ساڵ ڕێکارە تەندروستیەکان چۆن بەڕێوەچوو ئەو کۆتوبەندەی کە ساڵانی ڕابردوو هەبوو ئەم ساڵیش هەبوو یانەوە تا بەهۆی ئەوە زیاتر حاجیان ڕویان لە ماڵی خوا کرد و ڕێژەیەکی زۆر هاتوونەتە ماڵی خوا؟ دیارە ئەم 2-3 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە عەدەد کەم کراوە لەلایەن حکومەتی سعودی بەڵام الحەمدوللا ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر زیاتر بوو کە ئەو کۆتوبەندە نەما سوپاس بۆ خوا ڕێژەیەکی زۆر زیاتر لە ساڵانی پێشوو حاجی خەڵکی زۆر هاتو حەجیان کرد الحەمدوللا هەمووشی سوپاس بۆ خوا بە سەلامەتی مەناسکی کۆتایی پێهێنا چەند عەدەدێکی کەم نەبێت کە دیارە هەر کەسێ ڕۆژی تەواو بوو لە هەر شوێنێکی هەرە بوو. چۆنی بوو حاجیان ئەم ساڵ هیچ گلەیەکیان هەبوو لەو بەڕێوەچوونی حەجی ئەم ساڵ؟ لە ڕاستیە ئەوەنەی کە من ئاگادار بم بەگشتی هەم لەلایەن حکومەتی سعودیەوە ڕێکاری باش کرا بە خزمەتی باش کرا بەڕاستی فەداشیان باتەوە هەم لە هەموو بیعسەی هەموو وڵاتان و هەمووی بەپێکدانان پێ خزمەتیان کردن حاجیان بەگشتی الحەمدوللا ئەم ساڵ کەمترین کێشە هەبوو. زۆر باشە کاک حاجی ئەگەر بینە سەر دەستپێکردنەوەی گەشتەکانی سونەتی عومرە چۆنیە و لەکێوە دەست پێ دەکاتەوە؟ سیستەمی عومرە ئێستا کراوەتەوە ڤیزەی عومرە ئێستا حالیان بەردەستێمە ڤیزەمان یعنی وەکو حکومەتی سعودیە باسە کرا لە 27ەوە لە سەرەتای محەڕەمەوە بە ئیزنی خوا قەرار وایە تەیارەش دەست پێ بکەین یعنی ئەم ساڵ زوو دەست پێکە ڕەنگە دوای 15 ڕۆژێکدا ئینشاءالله مەناسکی عومرە دەست پێ بدەین. ڕاکای بەسەردانا هاتووە وەکو خۆیەتی وەکو پێش مەراسیمی حەج بووە؟ تا ئێستا تعلیمات بەگشتی دەرنەچووە ڕێنمایی هەم لە سعودیە هەم لە وڵاتی خۆشمان لە هەرێمی کوردستان تا ئێستا ڕێنماییەکان دەرنەچوون بەڵام ڕێنماییەکان ساڵانە دەرەچن تقریبا هەر ڕەنگە بڵێن هەرۆک ساڵانی تر بێت گەشتێکی زیادەش هەبێ الحەمدوللا خەڵکەکە ئامادەیە بۆ سەفەر. زۆر باشە کاک حاجی پێم وا بێت بەڕێزتان ئێستا لە مەتارن نیەتتان ئینشاڵڵا بگەڕێنەوە؟ بەڵێ زۆر بەڵێ بە ئیزنی خوای سەحات بنێمنەوەڕی بەئیزنی خوا بەنیازی بگەڕێنەوە. زۆر ماوە لێوەیە لە هەرێمی ینی خەڵکی هەرێمی کوردستان و بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان؟ ماوە بڵێ تقریبا خۆی ڕۆژانە بەپێی ئەو ڕیزبەندی کە حاجیەکان کۆمپانیەکان سەفەریان کردووە بۆ ڕیزبەندی ئینشاءالله بەڕێز هەمووی دێنەوە ڕەنگە هەمووی نزیکی مانگی یەک دوو ڕۆژ کەمتر زیاتریان پێچی ئەویان پێ. بەڵێ کاک حاجی ئەم ساڵ ئێوە پێم وابێ کۆمپانیەکان زیاتر ئەو حەجانەتان ئەنجام دەدات کە حەجی لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ئەوە ڕێوشوێنەکەی چۆنی بوو؟ مەبەستت پێ ئەو حەجی کە پێوتری حەجی تایبەت تجاری؟ بەڵێ بەڵێ وەڵاهی ئەوە ژمارێکی کەمە پێوترێ ڤیزەی مجاملە ئەمە هەیە هەموو ساڵێک هەیە لە حکومەتی سعودی کۆمەڵێک ڤیزەی مجاملە تەوزیعەکان لەسەر هەموو وڵاتەکانە هەر وڵاتی بە پێ ڕێژەی خۆی هەندێکی مەسەلەن فەرق استفادەی لێکا پێشێ بۆ حەج هەندێکیشی خەڵک هەیە بۆ نمونەی خۆشێتەوە
ئەوە هەیە بە درێژایی ساڵانی ڕابردووشە هەبوو هەرێ ئێستا با بچینە سەر ئەسڵی بابەتەکە من بمێ عەمرەیە بکەم چەندی تێچێ ینی بە تەقریبی لەبەرەوەی گۆڕانکاریەکان ساڵانە لە نرخ و لە هات و چۆ و کری تیارە و تێلەکان وەمانە ڕۆدا بەراورد بە ساڵانی تر ئەنجامدانی گەشتێکی عەمرە زۆری فەرق کردو یان تەقریبەن چەندی تێچێ لە سەرەتاوە ئەم سەرەتایە چونکە وەختێکی زۆری دەستەنێ لەوەسی حدودی $750 زیاتر بە پێی خەدەمات و فێر و شوێنەکان فەرقەکە هەر ڕەنگە وەکو ساڵی پاردی ینی تەسەوڕ ناکەم گران ئەوە نەگران چمانە $850 ئەگەر زۆر فەرقەکە خزمەتەکە بچێتە $900 لەو دەوروبەرە ینی ئێستا لەبەرەوەی با بڵێن حاجەکان نەگەڕێنەوە خەڵکێکی زۆر لەوێ بۆ چۆڵ بووە ئێستا ئەنجامدانی گەشتی عەمرە ئاسانترە بەتایبەت بۆ کەسانەی ڕەنگە ها زۆر بە تەمەن بن هیلاک بن نەتوانن زۆر بجوڵێن بە تەجروبەی بەڕێزت کاتێکی گونجاوە ئێستا گەشتی عەمرە ئەنجام بدەن ئێستا لە ڕووی چۆڵیەوە بەڵێ فەرقەکە هەفتەی دە ڕۆژێکی ئێرە چۆڵە بێ و عومرە دەست پێکا چۆڵە ڕەنگە کاتەکەی زۆر گەرتێ مانگی سێ زۆر قەرباڵغە مانگی 12 کە کاتێکی مەکتەبە زۆر قەرباڵغە ڕەمەزان زۆر قەرباڵغە ئەجنا ئەم کاتانەی تر هەمووی ئاسان خزمەت گوزاریەکان یاخود با بڵێن ئەو ئامادەکاریانەی کە کراوە بۆ ئەنجامدانی سنەتەکان خۆ گەرماکە بەراورد بە با بڵێن جەوە گشتیەکە نییە هیچ خزمەت گوزارێکی باشەیە مرۆڤ بتوانێت بەرگەی ئەوێ بگرێ و گەرمای ئەوێ بگرێ والله جەوەکە ئەم وڵاتە هەر بە درێژایی مێژوو هەر گەرم بووە هەر گەرم و هەر گەرمیش دەبێ بەڵام ئەوەی هەیە الحەمدوللا مەسەلەن وەکتێلەکان فێنکەرەوەی تەیە خاسەکان تایەکی حرم خۆی لە هەموو شوێنەکە بۆکاری فێنکەرەوەی تایە فێنەکە تەنها مەگەر ئەو مەسافەی کە بە پێ دەدەخە شارێک هەیە کە ئاچی بۆ حرم گەرمادرێک نا بەگشتی الحەمدوللا هۆکار زۆر و کارەبا 24 ساعت هەیە و هۆکاری فێنکەرەوە لێرە زۆر زۆر کاک حاجی ئەنجامدانی گەشت پێشتر کۆمەڵێک کەس هەبوو نەیەوێرا سواری فڕۆکە بێ مەسەلەن نەیویست خۆزگە ڕێگەی وشکانی هەبێ من بە وشکانی ئەوڕۆمیان ڕەنگە بەتایبەت ئەوانەی کە گەشتی عەمرە ئەنجام دەدەن گەرچی بە فڕۆکە ئاسانترە بەڵام ڕەنگە ئەوان ڕێگەی وشکانی بەکاربێن ئێستا هەمان ڕێگاکان هەیە هەردووکی ساڵی ڕابردوو حکوومەتی سعودی و حکوومەتی عێراق بە ڕەسمی ئەو ڕێگەیان کردەوە ئەو دەواازەیە کرایەوە بە ڕەسمی هەڵە گەستانی بە سیارەی یان دەخواست گەشتی عومرە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ڕێگەی نەئەدە هاوڵاتیان بە ڕەسمی بڕۆن خەڵکی هەرێمی کوردستان پەنایان خەڵکی سلێمانی چوونە کەرکووک و سوار فازدەبن خەڵکی هەولێرە چوونە مووسڵ و سوار فازدەبن ئەمە بەڕاستی ئاسەنگ و ڕێگری مان وایە کە ئینشاڵڵا ئەم ساڵەی داهاتوو مۆسمە تازەیە حکوومەتی هەرێم ئاسانکاری کا بۆ هاوڵاتیانی خۆی دەوڵاتی خۆ لە شاری خۆت و سواری فازدی لەگەڵ کۆمپانیایەکی ڕێگەپێدراوی موسوقی کارەکەی خۆت بڕۆی باشترە دوێ کەچی لە شارێکی کە لەگەڵ کەسانی ترا بڕۆی کە نازانی بەڕاستی ڕەنگە نەیانناسی هەمویانی فڵان قەشی باش زۆر باشە کاک حاجی لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی کە نیەتیان ئینشاڵڵا گەشتی عومرە ئەنجام بدەن چیان پێ دەڵێ پێویستە چۆن ئاگاداری خۆیان یاخود ئەو ڕێنمایانە چین گەشتی عەمرە گەشتێکی پیرۆزە وەکو معلومی هەموو لایەکە ئەوەی کە زۆر پێویست بە ئینسان لەو سەفەرەیە پێویستی یەکەم بە ئیخلاسێکی باشە هەیە لەو عیبادەتە تەنها بۆ خوا ساڵی دووهەمیان زۆر زۆر پێویستی بە سەبرە چونکە بەڕاستی ئەو سەفەرە ناڕەحەتی تایە بەشی کاک حاجی دەستان خۆش بێ کاک حاجی وتی ئەگەڕێمەوە وانە بەڵێ لە مەتاڕە ئینشەڵڵا تۆزێ خورما ئاوی زەمزەممان بۆ بێنە حاجی ئەوە دەستی خاڵی نەیەی تۆ لەشتان ساغ بێ و مانوونە بن زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی ئامانج پارڕەزانی خاوەنی کۆمپانیای گەشت و عومرە یەکێک لەو ڕێبەرە گەشتیاریانەی کە بە زۆر چالاکانە و دڵسۆزانە خەڵکێکی زۆر لەگەڵ یا گەشتەکەن و خۆشەویستیەکی زۆری لە نێو بەشێکی زۆر لە حاجی و عەمرە کاران هەیە بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێست و تەواوی و حاجیانشی کە لەوێن و بەتەمان بگەڕێنەوە ئەوانشی لە داهاتوە گەشتت لەگەڵەکەن